حەشارگەکەیان وەک ماڵ لێ کردووە. ئەوانەی پارەیان هەیە حەوشەشیان بۆ دروست کردووە وەک ماڵی ئاسایی، بەڵام ئەمە حەشارگەی ژێرزەمینیە. هەستم بە ئاسوودەیی کرد کە گەیشتمە ئێرە. سڵامەتیە کەلی تێناگەیت، کەشێکی ئارامە و هەست دەکەیت پارێزراوی لەم حەشارگەیەدا، هەست بە ئارامێکی بێوێنە دەکەیت. مێری و تۆم لە خواری ویلایەتی داکۆتا خاوەنی حەشارگەیەکن. لەو شوێنەی کە لە ڕابردوو سەربازگە بووە ئێستا بووەتە حەشارگەی تایبەت. بەر لە 5 ساڵ لەمەوبەر هەموو حەشارگەکان 575 دانە بووە. ئێستا زەحمەتە حەشارگەیەکت بە خۆڕایی دەستکەوێت. زۆربەی شوێنەکە خاوەنداری بۆ پەیدا بووە. ئەم خێزانە خانۆکان لە جۆرجیا فرۆشتووە و ئێستا لەم حەشارگەیەدا دەژین. لە ئوردەگایەک بووین لە جۆرجیا کاتێک ڤایرۆسەکە بڵاو بووە بیرمان لەوە دەکردەوە ئەمە ئەو جێگاییە کە پێویستە بیان بۆی. بەهۆی تەمەنی منەوە و باری تەندروستی ماری هاوسەریشم بریارماندا چەند میلیۆنێک دراوسێ کەم بکەینەوە بوو 30 دراوسەیەک. فرۆشیاری ئەم حەشارگانە ڕۆبەرت ڤیسینۆ لە کۆمپانیای ڤیڤۆس پۆین پێی وایە کڕیار تەنها ئەوانە نین دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا، بەڵکو خەڵکی دیکەشن. ئەم نیشنگانە بە ڕێژەی 2000% داواکاری لەسەر زیاد بووە، 20 جار زیاتر لە ڕابردوو. کڕیار بە ڕێژەی 400% بەرز بووتەوە. ئەوە تەنها شوێنی هەوانەوە نییە، بەڵکو وەکو حەشارگەیەکیشە. کڕینی لە ڕادەبەدەری ئەو حەشارگانە لە تەکساسیش زیادی کردووە. لە کاتێکدا ئەو شوێنانە نابدە هۆکاری پاراستنی کەسەکان لە کۆرۆنا ڤایرۆس، بەڵام خەڵکێکی زۆر هەست بە ئارامی زیاترەکەن. لە ماوەی 2 بۆ 3 چرکە بەردەوام تەلیفۆنم بۆ دیێت. خەڵک پرسیار دەکەن بۆ ئەوەی لە داهاتوودا هەشارگەیەکیان دەستکەوێت. هەندێکیان لەو باوەڕۆدان بەڵاوبوونەوەی ڤیرۆسەکە سەرەتاییە شتی گەورەتر بەڕێوەیە، لەبەرەوە خۆیان ئامادە دەکەن بۆ داهاتوو کە چی ڕووبدات. ئامادەی مرۆڤەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی خراپتر ئەوە دروشمی ئەو خەڵکانەیە ناویان لێنراوە پریپێرس، وەک بەشێک لە هەوڵ بۆمانەوە خواردن و پێداویستی ئەمبارەکەن. زۆربەی ئەو کەسانەی دەیاناسم لە ساتی وەتۆشکردنە دەیانوت ببینە ئیمە شیت نەبووینە و ڕاستمانوت. ئێستا هەست بە ئارامی زۆرتر دەکەین. ئەم زانای ئەنترۆپۆلۆژیایە دیراسەی ئەو دۆخەکات، دەڵێت کڕینی حەشارگە بڕیارێکی خراپ نییە، بەڵام ڕێگایشی واقعیش نییە بۆ ڕاکردن. ئەوەش وای لێ دەکات هەست بە سەڵامەتی بکەیت، بەڵام ئەگەر باوەڕمان وابیت کە ڤایرۆسەکە ڕووداوی نەخوازرا و دێنێتە بەردەممان، ئەوسا پلانی کە بتەبێت لە حەشارگادا پارێزراو بێت خەیاڵە. تۆم و باری 3 بەشێ و پارەی هەیان بووە لە حەشارگەیەکدا خەرجیان کردووە. پلانیان هەیە داوا بکەن کچ و منداڵەکانیشی بێن لەگەڵیاندا بژین.